بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە داواکاری سەرجەم ئەندامان و لایەنگرانی ئەو حیزبە لە ناوچە جیاجیاکاندا. لەو چوارچێوەشدا ڕێخستنە دێرینەکانی یەکێتی لە کەرکووک داوای بەستنی کۆنگرەی حیزبەکەیان دەکەن. ئەوەی ئێمە یەکێت لە داکۆچەکانمانەوەیە کە ئەمانەیە کۆنگرەیەک بکەین، ئەمانەی ئەو کۆنگرەیە بکرێت کە بەڕاستی خەڵک بە دەنگ و بە حەقی خۆی بچێتە کۆنگرەکەەوە. هەمووشمان داکۆچەکەین لەسەرەوەی کە بە زووترین کاتێکێتی شماری کوردستانە بێ کۆنگرەکەی بەسترێت، چکەمە و کۆنگرەیە مناڵم چارەسەری هەموو کێشەکانی یەکێتیەکە، بەڵام پێم وایە چارەسەری زۆرترین کێشە بکە. ئەوەی کە بمانێت چارەسەری هەموو کێشەکان بکەن ئەوەیە هەندێک برادری سەرکردایەتی لەسەرەوە ئەگەر بێت و یەکدەنگ من پێم وایە یەکێتی کێشەکانی ناو خۆیان کۆتایی دێکە کۆتایی شیادە و کاتاتوانی لە دەروە یەکێتی بە یەکدەنگ هەمومانیش بکەین. دیارە بەستنی کۆنگرە یەکێکە لە زەرورەتە حتمیەکان بۆ نوێکردنەوەی حزب بۆ چاکسازی و پاکسازی لە ناو هەموو حزبەکانە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بارودۆخەیە زۆر پێویستی بە بەستنی کۆنگرەیە و لێرەوە داوا لە سەرکردایەتی سیاسی کورد و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بە زووترین کات هەوڵەکانیان یەک بخەن و چۆنەڵێ بە بەرنامەیەکی تۆکمە کار بکەن بۆ بەستنی کۆنگرە کە وابێت لە کاتوساتی خۆی دوانەکەوێت. هاوکات ڕێخستنە دێرینەکان پێیان وایە بەستنی کۆنگرە و ڕێخستنەوەی نێوماڵی یەکێتی هەنگاوێکی جدی دەبێت بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد. بەستنی کۆنگرە زۆر گرنگە، یعنی ئەم پەرتەوازەیە یەکێتی ناوماڵی یەکێتی ڕێک خاتەوە زۆر مهمە بۆ یەکێتی ئەگەر کۆنگرە بەستێت لەم قۆناغەیە. وەرە یەکێتی کەم پەرتەوازە بۆ ناوماڵی یەکێتی ئەیکی بەلایەکە ڕایکێشەیە، یەکێتی حیزبی شەیدانە، یەکێتی حزبی هەزارها شەیدە. من یەکەم لەوانەیە کە من بنەماڵی شەیدم برام شەید بووە، خۆم کەمەندامی سەنگەرم زیندانی سیاسی بوومە. من یەکێکم لە ڕێخستنە کۆنەکانی ناو کەرکووک و لە دووزیشمان کردووە ئێمە ڕێخستنی ماڵی یەکێتی هەموو کورد بەیەکەوە بەستێت. ینی یەکێتی زۆر گرنگە، حیزبێکە ینی بۆ هەر چوار پارچەی کوردستان یەکێتی پێویستە. یەکێتی بتوێنێتەوێت پەرتەوازەیەکی پێوە دیارە، بەڵام ئەگە کۆنگرەکە بەستێ ئەو کاتە یەکێتی یەکلا بێتەوە ساغە بێتەوە دێتەوە ساحەکە بە هێز و توانایەک و دمچاوێکی تازە و با بڵین بە شتی تازەوە دێتە ناو ساحەکەەوە، ئەو کاتە خەڵکانێکی تریش ئەتوانن بێنەوە ناو یەکێتی. داواکاری بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە داواکاریەکی جەماوەری ئەو حزبە و دواخستنیشی وە خزمەتێک بە نێرانی یەکێتی وەسف دەکرێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.